ئێستا وەرزی پاییزە و فستیڤاڵی هەنارە، بۆیە پێمان خۆشە 2 دقە لە کاتەکەتان بگرین کە باسی هەنارتنەوە بکەین کە سوودی چەند زۆری هەیە. هەنار لەبەر ئەوەی ڤیتامینێکی زۆری تێدا هەیە، بەتابەتی ڤیتامین سی و کۆمەڵی ڤیتامین بی، هەروە ڤیتامین کەی تێدا هەیە کە ئەوانە سوودێکی زۆریان هەیە، خانەکانی لەش بەهێز دەکەن، ناهێرن بە ئاسانی بپوچێنەوە، بەتایبەتی خانەکانی دەمار و خانەکانی مێشک. ئەوەش وە دەکاتن کەوا تەرکیزمان زیاتر بێتن و زیرەکاتی و نەشاتمان زیاتر بێتن. هەروەها هەنار مادەی پۆتاسیۆمی تێدا هەیە لەگە مادەی کالیسیۆم، ئەوانش باشن لە بۆ ڕێخستنی زەختی پەستانی خوێن، هەروەها لە بۆ بەهێزکردنی خانەکانی دڵ و ڕێخستنی بۆ ڕێکانی خوێن و تونکردنیان. هەروەها هەنار هەندێک لە مادەی تێدا هەیە کە بەوا پێی دەرێن ترشەکان، ئەو ترشانە پێیاندر ئەنتی ئۆکسیدەنت، یعنی واتە دژی شێرپەنجە و هەروەها مەناعە و بەرگری لەش زیاد دەکەن بۆ زۆر لە نەخۆشیەکانی سەردەمکەوە ئێستا هەیە و هەروە وا دەکاتن کەوە خانەکانی لەر بە شێوەیەکی گشتی درەنگ پیر ببن. هەروەها هەنار ڕێژەیەکی باشی لە مادەی ڕیشاڵ تێدا هەیە، ئەو ڕیشاڵەنەش هۆکارن لە بۆ ئەوەی کەوە هەرسی ناو ڕیخۆڵە و گەدەی ئاسان بکەن، چونکە وا دەکاتن ئەو بەکتریا سوودبەخشانەی کە ناو ڕیخۆڵەی ئینسان هەیە ساڵات چەند دەکاتن و گەشەیان زیاد پێ دەکاتن. و هەنار ڕێژەیەکی باش لە ئاوی تێدا هەیە بۆ تێمێتی و بۆ جوانکردنی پێستا باشە. بەڵام ئاگادار بن هەناریش ڕێژەیەکی باش لە کالۆری تێدا هەیە، ئەگەر بێت و حیسابی بکەین هەنارێک ئەگەر 100 گرام بیتن نزیکەی لە 100 تا 25 کاربۆهیدرەیتە، کەواتە ئەو هەنارە زیاتر لە 100 کالۆری تێدا هەیە. بۆیە ئەویش ئەگەر بێت و زیادە ڕەوی تێدا بکەین لەوانەیە چێشمان زیاد دەکاتن چون کالۆریەکەی زۆرە. و بڕێکی کەم لە پرۆتین تێدا هەیە کە بۆ خانەکانی لەش باشە و ڕێژەی تقریبەن لە 100 گرام هەنار 1 گرام سەوری تێدا هەیە، ئەویش نزیکەی تقریبەن 10 کالۆریە. بۆ یەگە هەنارێکی بخۆین 100 گرام بیتن 110 کالۆریمان دەداتێ، بۆیە پێویستە زیادە ڕەوی تێدا نەکەین نەوەک ئەو هەنارە ڕێژەی شەکرمان زیاد بکاتن یان بەرەو قەڵەویمان باتن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.